سڵاتان لەبێت و بەیانیتان باش هیوای ڕۆژێکی باشتان بۆ خوازم لە هەر کوێیەکن لەشتان ساڵ بێ دڵتان خۆش بێ و تەندروست. هیوادارم کە ئەم بەیانیش لەگەڵ پرۆگرامی ڕۆژ باش و بەیانی 24 ئێمە کە هیوادارین کە ڕۆژێکی باشتان بۆ بخۆ بکەین هەر لە سەرەتاکەیەوە لەگەڵمان بن. پرۆگرامی ئەمڕۆمان کۆمەڵی بڕگە و بابەت و هەروەها تەوەلیدە. جا بەیانی 24 ئەم بەیانیە ئەوێت سەبارەت بە پاسکیل قسە بکات، سەبارەت بە تۆڕی کۆمەڵایەتی قسە بکات. جا پاسکیل هۆکارێکی گواستنەوەی خێرایەوە ئەزانی و چەندەش دۆستی سروشتە. هەرچەندە مێژووی دروستکردنی بۆ کاتێکی زۆر کۆنیش ئەگەڕێتەوە، بەڵام بە هاو گرنگی خۆی هەر لە دەستەداوە چونکە ئامێرێکی ژینگە دۆستە. ئەمە ئەوە. بەڵام بابەتەکەی مە جیاوازە، دروستە کە باسی پاسکیلەکەین، بەڵام دەمانێت باسیەوە بکەین کە چەند گەنجێک دەیانێت سەفەر بکەن بەیەکەوە بە پاسکیل سەفەر ئەکەن و بۆ کۆ ئەچن ئەو شوێنی کە سەفەری بۆ ئەکەن جا لەگەڵم بن ئەچنە وڵاتێک هەر بە پاسکیل بابزانین چەندێکە خۆیان ئامادە کردووە و چۆن خۆیان ئامادە کردووە و چەندێکیان پێ ئەچێت، چۆن ئەو ئامادەکاریانەی کە کردویانە لە ڕووی تەندروستیەوە لە هەموو ڕوویەکەوە چۆن پلانیان بۆ داناوە. ئەمە بابەتەیە کە ئەمڕۆ قسەی لەسەرەکەین جگە لەوەی کە باسی زۆر جار باسی تۆڕە کۆمەڵایەتیەکانمان کردووە، بەڵام هەر جارێ و لە ئەنگڵەکەوە قسەمان لەسەر کردووە. ئەم جارە بە پێی زانیاریەکان تەنها لە باسی پلاتفۆرمی فەیسبووکە باس ئەکەین کە زیاتر لە 2 ملیار و لە ئینستاگرامیش 8 ملیۆن ئەکاونتی ساختە هەیە کە ئەمانە هەژماری ساختن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. ئێمە چۆن بتوانین ئەمانە بناسینەوە، ئەمەش بابەتێکی دیکەمانە بێت کە ئەم بەیانە گفتوگۆی لەسەرەکەین. جا ڕوونکردنەوەیکم بۆ دان شوێکی کورت ئەگەڕێن. ئەکادمیای ڕۆشنبیری نێودەوڵەتی لە ئەڵمانیا لەسەر ڕۆڵی نووسەران و ڕۆشنبیرانی بەیانی لە وڵاتەکەیاندا دیدارێکی ڕێخستووە کە دیدارەکە بە ناوی خاڵی دەستڕاگەیشتن بە هونەر و ڕۆشنگەری بووە. ئەمانجی دیدارەکە دۆزینەوەی توانە کولتوری و ڕۆشنبیریەکانی پەنابەرانە کە وەزارەتی ڕۆشنبیری ناوچەی باکووری ڕاین سەرپەرشتی ئەم لە یەک نزیکردنەوەی کردووە لە نێوان هەردوو هونەرمەندان و ڕۆشنبیرانی کورد و عەرەب، واتە لە نێوان هەردووکیان کوردان هەروەها عەرەبەکانیش. جا ئەوە بابەتێکە با پێکەوە ببینی و دوای ئەگەڕێمەوە. دەما هونەرمەند و نویسکار و زانا پەنابەر دەبن. پڕانیە بەرهەمێن وان دناوبەرە ڕاستی و خەیالێن خەریبیە دەنا. چ تابلۆیان هۆزان و مۆزیک بە. لەژێر ناوێ پەنابەر هونەر و کولتورێ چێ دەکەن. ئەف پرۆژەیە کۆربەندە ڕەوشنبیری لە باژارێ دیزبۆرگێ برێڤەچوو. ئەم ئیرۆک ئەکادمیا سەقافی مەیرۆ فستیڤالێک چی کرد بە وەزارەتە سەقافەتێ نۆردراین فستیڤال لە ئەڵمانیا. ئەمێ دوێ فستیڤالی دوێ پرۆگرامی هەنێ مێ مەنەساکێ چێکن فەنانینا و گشامی پێشکەش بکن و ئەمێ وەک پرۆگرامێکی چێکن گۆچلۆ اندیماج ببن وەضعی سەقافی لەوێدەکەی لە ئەڵمانیا. كي تكتب الشعر فقط اقرأ وجه أمك وفكك شفرة دمعها. Das Migrantinnen und Migranten هەموو پەنابەر و ژێکیژان لە تەوێ بن دکارن لە ئەڵمانیای کولتورا خۆ بشۆپینن. هەموو ڕێک لە بەروان ڤەکرینە داکۆشیانن خۆ دەرخن. ئەم ژی پشتەوانیاوان دکن. تەڤلیبوونا موزیکا کوردی و عەرەبی و جیهانی و هەلبەستێن بە ڤان زمانان و ڕەوشە دەرونیە تەناهیێ هەستێن هاڤبەشن. وەکە شانۆگەریەکە خەمگین و پەیامێن بواتەنە. و بچار رنگان بجنا جنان دخملينن من كان هلبس خندن هر كان هلبس جي ايش وازار ملتي كرد النيشان جي كسي بيانير جي كسي المار يعني جي كسي عرب جي كسي جيهانير هلبستنا خندن تانية هلبست هستن آزارن ايشن دردن كيف شاهية خوشية گرنگیدان بە ئازادیە دەربرینێ و ڤەکردنا دەرفەتێ لەبەر هونەر و کولتورێ یەک ji ئارمانجên حکوومەتên ئەڵمانیانە. ساڵانە بێتر ji 1 ملیار ئۆرۆ
خەرجیە وانە. کاو محەممەد ئەمین، کوردستان 24، دیزبۆرگ، ئەڵمانیا. تیمێکی پزیشکانی ئیتالیا لە پارێزگای دهۆکن و چەندین نەشتەرگەری بۆ منداڵانی توشبوو بە نەخۆشەکانی دڵ و نەخۆشەکانی زگماکیان ئەنجام داوە و ئەنجامیش هەر ئەدەن. ئەم تیمە پزیشکیە بۆ ماوەی 4 ڕۆژ لە دهۆک ئەمێننەوە و تاوەکو ئێستا 7 نەشتەرگەریان کردووە بۆ منداڵان و هەندێک لە نەشتەرگەریەکان دەگمەن بوون. لەبەر دەرگەهێ ژۆرا چاودێریا چ ڕاوەستیایە و خۆلەک و چرکان دژمێرن تاکو و زارۆکە خۆ ببینن. پاریا و هەڤژینێوێ پتەنی یەک زارۆکەکی 11 هەیڤی هەنا لێ ئەو ژی تووشی نەخۆشیەکە زگماکیە دلیە. دایکاوی دیار دکە پزیشکان بەرینها گوتبووان چارەسەریا ویلڤێرێ نابە لێ پشتی سەردانا تیمەکە نوژدارن ئیتالی بۆ دهۆکێ نەشتەرگەری بۆ زارۆکێوێ هاتیە ئەنجامدان. پێمان نەدەکرا و وەزعیمان باش نەبوو، بەڵام ئێستا زۆر دڵخۆشین کە لەلایەنم تیمۆ ئەنجام درا و سپاس بەخوا وەزعی زۆر باشە. تیمە نوژدارن ئیتالی بۆ دەمێ 4 ڕۆژان دێل دهۆکێ بن و بە هەماهەنگی دگە ڕێڤەبەریا سەغلەمیا پارێزگەها دهۆکێ تانها 7 نەشتەرگەری ئەنجام دانا گۆ هەندێک جوان یەن دوگمەن بوونا. چونکو الوێرە مەدوێتن ئەم نیشتەگەریان دلی یەتمازنە الحەمدلله حتا ڕۆداکی گەلێکی باش ما باش پێشێ خستن مەدوێت ئەم نەفسە تشتی بکەین بۆ نیشتەگەریان دلی یەن زگماکی زارۆکۆژی حتا نوکاف نیشتەگەریت ئەمەدکەین الدهوکێ ئانژیل سەرانسەری عێراقی هەمیە یەن زارۆکە ئەون ئەوێت فەتحێت نۆڤبەینە دلیدا مەدوێت ئەم چ بکەین مەدوێت هێشتا پێش بخین هێشتا بۆ پێشتر بچین. ئەف تیمە ژنەح کەسان پێک دهێت گۆ دوو جوان نوژدارên تایبەتمەندên نەشتەرگەریانە و بگوتنا سەرپەرشتê tîmê li dihokê astê tenduristî û encamdana neştergeriyan berawer di salên borî gelek baş e. Niha dihok berawer gel hes salên raborî pêşkeftineka baş tomar kiriye di buwarê saxlemî û herwesa de encamdana neştergeriyên dugmend e. Lê tiştê here giring ew e him pizîşkên genc li vêre kar dikin. Wan ezmûneka geleka baş peyda kiriye. û niha em plan dikeyn di ayndeyekî nêzik de eger heye em senterekî taybet bi çareseriya dilî li dihok bidanîn. Ev e jî ji bo çareseriya zarokên deverê. Tîmeka nûjdarên Îtalî bi hemahengî digel rêveberiya sexlemiya dihokê jmareka neştergeriyan bo zarokên tûşî nexweşên diliyên zikmakî bûyîn encam dan. Guhindek ji wan pîwîstî bi çareseriyê bûn li dervey welatî. Berpirsê tîma nûjdarên Îtalî jî diyar dike di plana wan de et ayînde da senterekê taybet bo çareseriya nexweşên dilî li deverê vekin. Hevrist Recep, Kurdistan 24, Duhok. باکەمە بینە سەر باسی دەرمانیش جا بەڕێبەراتی کوالەتی کۆنتڕۆڵی دەرمانی هەرێمی کوردستان تەواوی ڕێنمایەکانی هاوردەکردنی دەرمانی ڕێکخستووە بۆ ئەوەی کە ڕێگە لە هاوردەکردنی دەرمان بە ڕێگەی قاچاق و دەرمانی بێ ستیکەریش بگرێت کە بە شێوەیە کە ئێستا هیچ دەرمانێک نییە لە دەرمانخانەکان تۆ بچی بیکڕی ستیکەری کوالەتی کۆنتڕۆڵی لەسەر نەبێت و پزیشکێکی پسپۆڕی دەرمان و ژەهراوی بوونەڵێتکە هەندێک دەرمان ڕێکەوتەکەیان گۆڕدراوە لە بازار ئەیفرۆشن کە کاریگەری خراپ دەکاتە سەر تەندروستی جا ئەم ڕێوشێن گرتنە بەرە بۆ ئەوەی کە لەو جۆرە حاڵەتانە بە دوور بین. دژی کۆمپانیایەکی هاوردەکردنی دەرمان سکاڵایی لە داواکاری گشتی تۆمار کردووە. یەکێک لەو شرۆبانەی بۆ بەهێزکردنی جستەی منداڵان بەکاردەهێنرێت بەڵام هیچ ستیکەرێکی کوالەتی کۆنتڕۆڵی دەرمانی لەسەر نییە. پزیشکێکی پسپۆڕی دەرمان و ژەهراوی بوون دەڵێ ڕێکەوتی دەرمانەکە گۆڕاوە و لە بازاردا دەفرۆشرێت ئەمەش کاریگەری خراپی لەسەر تەندروستی منداڵان دروست دەکات. ئەم دەرمانە بە ناوی سیپڕۆیپتاتین دەرمانێکە بەکارێنرێت بۆ ئەوەی کە گەشەی مناڵ و خواردن و ئەوانەی ڕێکوپێک بکاتەوە ئەمە ئیکسپایرەکەی 2013 بۆ 16 بۆ کراوە بە 16 بۆ 19 ئەم بەرهەمە کەوای لێکراوە اینجا ئێمە ئێستا من گومانم هەبووە تا ئێستا هیچ ئیجراتێ نەکرابێ تا ئێستا بەردەوامە ئایا پرسیارەکە وێت ئایا تا ئێستش بە بەردەوامی ئیکسپایرەکان گۆڕانکاری تێدا ناکات کە ئەو دەرمانە ئەمێنێتەوە بە بەردەوامی گۆڕانکاری تێدا ناکات.
بەڕێوبەرەتی کوالەتی کۆنتترۆلی دەرمانی هەرێمی کوردستان دامەزراوەی دەرمانی لە هەرێمی کوردستان ڕێخستۆتەوە لە 21 یاداری ساڵی 2021ەوە ڕێنمایەکان گۆڕانکاریان بەسەردا هاتووە بۆ هاوردەکردنی دەرمان و چەند کۆمپانیایەکی باوەڕپێکراویش ناویان تۆمار کراوە. بەڕێوبەری گشتی کوالەتی کۆنتترۆلی دەرمان ئاشکرای دەکات هاوردەکردنی دەرمان کۆنتترۆل کراوە و هیچ جۆرە دەرمانێک بەبێ ستیکەر ناچێتە بازار و ئەوەشی بێکوالەتی بێت ڕێگە نادرێت بهێنرێتە هەرێمی کوردستان. یعنی ڕێگە بگرین لە هەر سەرچاوەیەکەوە دەرمان هاوردەی هەرێمی کوردستان نەکرێت پێداچوونەوە بە تعلیماتی بە کوالتی کۆنتترۆل کرا کە هەندێک سەرچاوە وەکو سەرچاوی باوەڕ پێکرا و بۆ هاوردەکردی دەرمانیان بڵێن دەرمان بنێرن بۆ هەرێمی کوردستان دیاری کران و لەو کاتەوە بڕیارەکان لە بواری جێبەجێکردندان. چاکسازیکردن لە کەرتی دەرمان و بەتایبەتی لە هاوردەکردنی گەیشتۆتە ئاستێک کە هەموو ئەو دەرمانانەی دەهێنرێنە هەرێمی کوردستان تا پشکنینی بۆ نەکرێت ناخرێتە بازار و بڕیاریش وایە هەفتەی داهاتوو ئەپلیکیشنی دەرمان بۆ ناسینەوەی دەرمان بەردەست بێت و هەموو هاوڵاتیەک دەتوانێت بەکاری بهێنێت بۆ ئەوەی دڵنیا بێتەوە لە تەندروستی ئەو دەرمانەی کە بەکاری دەهێنێت. ڕێنا ساعالی کوردستان 24 هەولێر. هەر لە سەرەتای پرۆگرامەوە کە دەستمان پێ کرد باسی ئەوم بۆتان کرد کە پاسکیل چەندە گرنگە و زۆر جایش ئەمە هەر لە پرۆگرامی بەیانی 24 باسمان لە پاسکیل سواری کردووە چەندە خەڵک پاسکیل سواریان کردووە بە کولتور لە کوردستان چی بکەین کە ببێ بە کولتور جا ئەمانە هەر هەمووی ڕچکەی خۆی گرتووە و دیارە خەڵکێکی زۆر هەن کە ئێستا حەزەکەن پاسکیل سواری بکەن و هەر بە شێوەیەک پاسکیل بەکاربێنن تەنانەت نەکارە لە ناوناوخۆ سەفەریشی پێ بکەن بۆ دەرەوە جا پاسکیل هۆکارێکی گواستنەوەی خێرایە و ئەوەش باشە زانین کە هەرچەندە مێژووی دروستکردنیشی بۆ دێر زەمانە گەڕێتەوە بەڵام هەر بەهاکەی خۆی وەکو خۆی ماوە گرنگیەکەی ماوە گرنگی خۆی لەدەست نەداوە بگرە ڕۆژانە دیزاین و شێوازی جیاوازیش لە پاسکیل دێتە بازارەوە ئیتر مۆدلی جۆرا و جۆریشی هەیە وانی کە خولیای پاسکیل سواریان هەیە باشتری شێوازانن سەرڕای ئاسانکاریەکان و نەبوونی تێچووی بەکارخستنیشی لە ڕووی تەندروستیشەوە ئەمە هۆکارێکی ترە کە پزیشکان بە هۆکارێکی کارابوونی جستەی ئەزانن هەر لەسەر ئەم بابەتە و پیشاندانی حەز و توانای گەنجان چەند گەنجێک بڕیاریان داوە گەشتی پاسکیل سواری لە هەولێرەوە بکەن بۆ وڵاتی سعودیە بە ڕێگەی دەواازەی ئەرعەریش دەچنجا ئەو گەنجانە ئەمەوێت خۆم لەگەڵیانە ئێستا گفتوگۆ بکەم میوانم بن کە ئێستاش میوان من لە ناو ستۆدیۆ بزانم مەبەستیان چی بووە لەوە بۆچی پاسکیل سواریان هەڵبژاردووە هەر بە پاسکیل بڕۆن و ئامانجیان چییە جا هەردوو ئەو گەنجە کاک شعبان و هەروەها کاک بیلال بەخێرهاتنیانەکەم شعبان شەوکەت کە بەڕێزیانن و کاک بیلال خۆشناویش هەردووکیان پاسکیل سوار لەگەڵ ئێمە ئەم بەیانە لە پرۆگرامی بەیانی 24 بەخێر هاتن بێگومان هاوکارێکی دیکەشیان هەیە بەڵام ئەو نەهاتۆتە ستۆدیۆ کاک ڕەزوان کاک ڕەزوان لێرە ڕێز و سڵامان هەیە بۆی ئیتر کاک ڕەزوان ئەمان ئێستا نازانم تۆ خۆ بۆ نەهاتووی بەڵام ئێستا پرسیارەوەشەکەم بزان بۆ نەهاتووی بەخێر هاتن سەر چاوانم زۆر سپاس مەمنونین ئەمە پێشێکی سوپاسی کەناڵی کە 24ەکەن کە ئەمڕۆ داوەت کراوین میێوان کراوین سوپاس بۆ خزمەتی ئێوە بۆ خەمخۆریتان و ئینشاءڵڵا گەشتێکی خۆشە بیت و پرۆژەشمان خۆش دەبی ئینشاءڵڵا ئینشاءڵڵا جا کاک شعبان هەر کە هات نەژورۆ کاک بیلاتی تۆ لێرە دانیشە هەستمە کرد دەوێت زیاتر ئەم قسە بکەیت تۆ لێرە دانیشە ئەمە فەرقمانی ئەمە هەردووکمان تەواوکەری یەکین لەو پرۆژە هەر لە شتان ساغ بێت و نمونەتان زۆر بێت چونکە بە شێوازێک سەفەرکردنتان هەڵبژاردووە هەم تێچووی جیاوازە هەم ژینگە دۆستە ئەو جۆرە سەفەرکردنە دۆستی ژینگەیە هەم بۆ لەش ساغی خۆتان یەخوا هەمیشە لەش ساغن کاک شعبان TWO نووسراوێکە لەسەر تیشێرتەکانی هەردووکتان اینجا بۆچی بڵێین پایسکل ئەمە دیارە شتێکی لە پشتەوەیە با نەڵێین پایسکل با بڵێن شتێکی تر شتێکی کوردی بێت بزانمەوە چییە هەرچەند TWەکە پرۆژەکە پرۆژەی دووچەرخەیە پرۆژەکەی ئێمە لە دێر زەمانەوە خەریکی ئەو پرۆژەین زیاد لە 23 مانگ بۆ 24 مانگ دەبێت ئەمە پرۆژەیە گەڵاڵە بۆ لە مێشکماندا ماوەی دەمانگێک دەبێت بە شێوەی تیۆری ئیشی لەسەر دەکەین پرۆژەکە مۆڵەتی ڕسمی لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە لەژێر چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێم کار دەکات باشە مافی یاسایی هەیە و پرۆژەکە تۆمار کراوە
پرۆژەکە ئامانز لێ هۆشارکردنەوەی کۆمەلگای کوردی لە بەکارهێنانی پایسکل لە هەمان کات دێمە ناوێکی کوردیەکی خلاصەمان بەکارهێناوە کە دووچەرخێ بە پشتبەستن بە سەرچاوەکانی هەمبانەبوونی مامۆستا هەژار موکیرانی و کۆمەڵە مامۆستا لە زانکۆی سەلاحەدین کە ناوی پایسکل دووچەرخەیە. بەڵام کێشە نابێ شەرت مەفهومەکەیە کە خەڵک دەزانێت دوو تای هەیە و لاشەیەگەی ئاسنە و لی دەخوڕی کاتە ئەم TWOM بەبستان تویلز العجلتين لەسەر نمەک دەژین لە ئێستادا زمانی ئینگلیزی وەکو پردێکە لە ناو میلەتانی دنیادا ئەگەر بتێوە شتێک ئینتەرناشناڵیان لە لۆکاڵدانە لە ناو خۆت دەربچی بتێوێ تەواوی تەرکیزی دنیای لەسەر بێ و بابەتی سۆشال میدیا ترێن بێ باو بێت ئەتۆ باشترین زمان ئینگلیزیە ئێمەش بەسێ کۆنتێنتی جیاواز لە سۆشال میدیا لە پلاتفۆرمەکانی خۆمان خەریکی بڵاوکردنەوەی دێمەوە سەر ئەوە کاک شابان چۆن بوو ئێوە بیرۆکەی ئەوەتان بۆ هات کە سێ کەس بەیەکەوە بڕۆن یەکەم جا بیرۆکەکە هی کێ بوو ئەم بیرۆکەتاندانا کەم پرۆژێ بکەن ئەمە لە ساڵی پارەوە وەکی گوتی 24 مانگەمە خەریکی ئەو پرۆژەینە ئەو پرۆژە یعنی پلانمان هەیە تا ساڵی 2025 هەر ئێستا پلانماندانە لە ئەو پرۆژەی کە گەشتی چەند وڵات بکەین بەڵام ئەمە چییە بە سیستەم ئەڕۆین هەر ساڵ چۆن بوو ستارتەکەیتان لێیە چۆن بۆ ئەم بیرۆکەیەتان بۆ هات لە چیە بیرۆکەکە سوارن بیرۆکەکەمان ساڵێکی ئەمە بەخۆ شاخەوانی نەچین ژینگە پارێزین ڕۆژێک لە کامپینگ بووین شەوەکی زۆر خۆشمان هەبوو لەبەر ئاگر بووین کاک بیلال گوتی یارێ ئەتو زۆر دەردەکەی بە پایسیت گوت میێرە وڵا مات بەخۆ دەزانیت چۆیمە تورکیا و لە ناو عێراق و مووسڵ و لە ناو کوردستانی خۆمان گەشتیمان کردیە گوتمێ هاوسەفەرەکەمەوی لە ئەو گەشتەی بچینە ترابزۆن لە ترابزۆن بین ئەستانبول بینە هەولێر دۆک کاک بیلال گوتی ئەم زۆر حەزم لێ هەیە ئەگەر دەرفەتی بدای من هاوکارم بی ئینشاڵە پێکەوە چین ئەوزە لەو کامپینگەوە لەو شەوەوە هەستمان کرد مەوعیدێکماندانە گەشتە ئەنجامماندا کاک ڕازوانیش لەگەڵمان بۆ ئالەساس ئەویش بێت بەڵام ویزەی نەهات ویزەمەی هات یەوی نەهات ڕەفزی هات یانیوە سەفەری ترتان کردو بەیەکەوە بەڵێ بەڵێ 3200 کیلومترمان بڕیەوە بۆ مەودای بۆ ماوی 32 ڕۆژ لە ترابزۆن باکووری تورکیا باکووری تورکیا ئێستا ڕزوانی یەکەم جارە کاک ڕزوانکە لەگەڵتانە بۆ سعودیە گەشتی دەروی وڵات دەکات ناو گەشتی ناو خۆمان کردو بەیەکەوە بەڵام یەکەم جارە کاک ڕزوان سڵاوڕێزمان هەیە خۆزکە لێرەوە لەگەڵمان سەفەری دەوڵەتی ئینشاڵڵا کە هاتنەوە دیسانە و بانگێشتانەکەین کاک ڕزوانە بێبێ جا باسی ئەزمونونەکەتمان بۆ ئەزمونونەکەتانمان بۆ بکەن کە چی بۆ چی ڕووی داوە چۆن بووە ئاسان بووە ناخۆش بووە ئینشاڵڵا قەت ناخۆشیش نایەتە ڕێگەتان دەی بابزانین کاک بیلال ئەو خۆ ئامادەسا یەکێک بچە بۆ شاخەوانی بێگومانە و کۆڵە پشتەی کە ئەیبات ئەو شتانی کە پێویستە بە شاخەوانی با لەگە خۆیان چیتان ئامادە کردووە چۆن خۆتان ئامادە کردووە دەوان یەکشت لەو کێشانەی کە هەمانە لێرەدا بابەتی پێداویستی و بابەتی تەکنیکی و بابەتی میدیایی هەیە باش گەشتی پایسکل سواری گەشتی مەودا درێژە تۆ ڕۆژێک و دوان نییە ئێستا و گەشتی ئێمە بەرە وڵاتی سعودیا زیاد لە 45 ڕۆژ ئێمە دەهێڵێتەوە لەسەر پاسکلەکانمان ئێوە خۆتان چەندێکتان داناوە بە چەندێ بگەن و چەندێ احتیمالتان داوە تاخیر بن ئەمە لەبەرەوە یەک کێشە هەیە کاتێک دەتەوە سەفەری وڵاتێک بکەی مودەی وەرگرتن لە وڵاتە کاتە ویزەت پێدا وڵاتە مودەی ئیقامەکەت دەداتێ ئێوایە ئەمە لەبەرەوەی ڕەچاوکردنی یاسایەکانی وڵاتی سعودیا لە 45 ڕۆژ بە 50 ڕۆژ ناتوانین زیاتر لە خاچیان بمینینەوە ئەگەر ناوەکو گەیشتن ئێمە تەنها 20 ڕۆژ بە 25 ڕۆژ دەگەین بەو شارانەکە دیاریمان کردووە چکە بامە تۆزە پرسیارەکەشت وەڵام بدەمە وەڵام دوو ئامانزی سەرەکی هەیە پرۆژەی توویڵ ئەوە باسمان کرد کە هۆشارکردنەوەی خەڵکی لە بەکارهێنانی پاسکل کۆمەڵە ئامانزەچکەی هەیە کە لەناو کوردستان تەمە کاری سەرکەین یەک لە بەشەکانی گەشتکردنە بۆ وڵاتان باشە گەشتی وڵاتی سعودی ئێمە بە دوو ئامانز دەکەین یەک هەمان ئامانزە سەرچەکەی توویڵە هۆشارکردنەوەی خەڵکە لە بەکارهێنانی پاسکل و تەرکیز و هێنانەوەی خەڵکە بەوەی کە ئامرازێکی تر هەیە بێزگە لە ئۆتۆمبیل و ماتۆر سکێلوانە کە خەڵک توانێت هاتووی پێ بکە دووەمین ئامانزمان لەم گەشتی وڵاتی سعودیا ئەنجامدانی سنەتی حەمرەیە خی گەورە لەمان قوڵکە و بە سەلامەت بگەین ئینشاءڵڵا خی گەورە قبول ئەو کەلوپەلانەشی کە ئێمە بەکاردێنین کەلوپەلی ستاندەرن هەمووی بابەتی پرۆفیشناڵن دیراسی لەسەر کراوە تەنانەت ئەو جانتانەی کێمە بەکاردێنین هەمووی کوالێت بەرز وەتر پرۆڤە باشە زۆر چاکە بێگومان ئەوەی کە پاسکیل سوارن و هەستان بەم جۆرە سەفەرکردنەشە ڕەنگە ئاگادار بوو بێتن دوو هەفتێ لەمەوبەر بوو دو هەفتە لەمەوبەر بوو هاوڵاتێکی بەریتانی بۆی کە سەفەر بکات بۆ مەسر بۆ کۆڕبەندی کەش و هەوا کە لە مەسر سازەکرێت بۆ پاراستنی ژینگەویش بەر بە پاسکیل هات بجا لە هەرێمی کوردستان بوو ئەو کارانی ئێمە لەگەڵیان چاوپێکەوتنیان کرد بۆ هیوایە لە
سعودیش لەگەڵ ئێوە چاوپێکەوتن بکرێت کە سێ گەنجی کورد گەیشتونەتە سعودیە و بە پاسکی سەفەریان کردووە. باش ئەو ئەزمونەی کە لە سەفەرەکەی ترابزۆن وەرتان گرت هەردووکتان کە ڕۆشتن و هاتن چۆن بوو قورس بوو تەسەورەکەن پێشبینی ئەوە ئەکەن کە بۆ سعودیە قورستر بێت یاخود نە ئەمە ئەزمونێ بۆ وەرتان گرت ئێستا هەستەکەن ئاسانترە بەرچاوڕوونیەکتان هەیە بەسەرەکی ئەمن بەخۆم کەلوپەلم زۆر باش بوو لە گەشتی ترابزۆنەوە کەلوپەلمان کێشەمان نەبوو بەڵام کاک بیلال ئەو پێداویستیەی ئەو گەشتی کاک بیلال ئەمن ئەڵێ من کاک بیلال قارەمانە لەو گەشتەی ڕابردوو چونکە کەلوپەلی زۆر ئاسان بوو پایسکلەکەی هەری گەشت نەبوو بەڵام توانی 3000 کیلۆمەترەکەی پێ ببڕی ئەوەش ئەگەڕێتەوە بۆ چونکە ئەمە هەردووکمان ئەو تیمە بەخۆی کامل یەک دەستە چ مشکلەمانە فەرق و جدایش ناکەین خیبڕای خۆمیش هەمووی دای دەدەمێ یعنی بەسەر بلندیوە چی کێشەبان لە مێژە ناومەجای پاسکل سوارە ماشەڵڵا 2012 گەشت و بابەتی شاخان و ئەمتی بایک و جەبەلی کردووە ئەو ئەزمونە هەر بەرپرسی تەکنیکە لە پرۆژەی دووچار باش بەتەمانی تیمەکەتان گەورەتر بکەنەوە ئێوە خۆتان داوای ئەوەکەن تیمەکەتان گەورە بکەن یاخود ئێستا کاتی ئەوە نییە دەتانەوە یەکەم سەفەر بۆ دەرەوەی وڵات بکەن ئەم سیانەتان دواتر ئێستا تیمەکەمان یعنی چی بڵێم ئەمە خەلفکەوالی زۆر هاوڕێمان هەیە ئیشەکەردەکان دیزاین و ڕاگەیاندن و هەمی تیشتمان هەیە بەڵام کە پایسکل سوار سێ لە عەبەتەنیایە ئینشاڵڵا بە زیادن بەڵام هەر کەسێک بێتە ئەو پرۆژەی یان ئەو گەشتەی مەودا درێژ لەگەڵمە بەشدار بیت دەبی هستری خۆ بکات کە تو یعنی ڕێگای دوورەچی دەبی گەردەن ئازابی لە لای خێزانەوە لە لای ماڵەوە دەبی ئازادیت هەبی بڕک با بتوانی ئەو گەشتە لەگەڵمە ئەنجام بدەی دەبی پایسکلت باشبی کەلوپەلت باشبی چونکە ئەو سەفەرە ئینشاڵڵا لەمە زۆر ئاسانترە لە سەفەری تر لە هەموو سەفەرەکانی تر چونکە هەر سێکمان بە باشترین کواڵەتی بە باشترین بەرز هەمووی لەسەر گیرفانی خۆمان باش ئێستا ئەو پاسکیلەی ئێوە لەسەر حسابی خۆتان بێ سپۆنسەرمان بێ کە ئەوەی کە کەسە سپۆنسەردان من هیوادارم کە لێرەوە لە پرۆگرامی بەیانی 24ەوە ئینشاءالله بۆ گەشتێکی دیکە بۆ سەفەرێکی دیکە بۆ شوێنێکی دیکە ئیکەن ئەوە سپۆنسەرێکە بێت دەرگامان وڵە ئەمە وێبسایت و پلتفۆرمی زۆرمان هەیە تویل.org لەبەرەوەی ئێمە لەسەر بابەتی سوشیال میدیاکە کەسی نین کەسی معنەوین ئێمە یاسایان ئیش دەکەین باش ئەمەوێ باسی ئەوم بۆ بکەی باسی سوشیال میدیات کردو ئیشمان لەسەر ئەوە کردو کە لە ڕێی سوشیال میدیاوە ئەم گەشتە زیاتر چۆنەڵێ باسی لێو بکەن چۆن کارتان بۆ ئەمە کردووە کەیتر هەیە کە یارمەتی دەرتانە بێت و زوو بە پلانێکی استراتیژی ئەمە سەر سوشیال نەدەکەن لەبەرەوەی ئەگەر بمانەوە ئێمە کۆمەڵگای ئەمە زیاتر ئۆنلاین نەک ئۆفلاین ینی حەزی لەشی دیجیتاڵیە و سەردەمەکە ژەر خۆی سەردەمێکی خێرایە خەڵک حەز دەکە هەواڵی خێرا ببینێ بۆ ئێمە ئەم فراغە ئەو گاپەی کە لە کوردستان مەسەلەن هەیە بابەتی سوشیال میدیا هۆشارکردنەوەی خەڵک لە ڕووی بەکارهێنانی پاسکل سواری دیسان هەر فراغێک لە سوشیال میدیا هاتینەوەمان کرد بە پلانێک مێژووی پایسکل باسکردنی پایسکل شوازەکانی پایسکل هاتوین دامان ناوە دەتوانن ئەو بەڕێزانێک ئێستا بینێرن دەتوانن تویل سێرچکەن تویلز پرۆجێکت لەسەر فەیسبوک و لەسەر ئینستاگرام ئەمە تیمێکی تایبەتمانەیە لە دیزاینەران لە کەسی توێژینەوە هاتووین دوو چەرخە سوارانی کوردستان ینی پاسکل سوارانی کوردستانمان هێناوە باسی ژیاننامە و ئەزمون و کە ئەو کەسانی بتوڵە لەسەر ئاستی ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەرگرتووە زۆر باشە کاش حەبەن مانەوەتان بێگومان جاری وایە ئێوارەتان بەسەر هێ شەوتان بەسەر هێتر لە ڕێگەی عەرعادی شەواڕۆن چۆن خۆتان ئامادە کردو بۆ بۆی کە لە شوێنانە بمێننەوە یان هەندێک جار هەیە کێشەی تەکنیکیتان بۆ دروستە بێت پاسکیلەکە لە شوێنەکان کە ئیتر ئەها چۆنەڵێ ئاوەدانی نییە پاسکیل پەنچەرە بێت کێشێکی تەکنیکیتان بۆ دروستە بێت یاخود فریا گوزیارەیە سەرەتایەکان خوانەکە ئینشەڵڵا هیچ شتێک ببێت بەڵامی تر ئەمە ڕێگەیە و سەفەرەڵێ ڕۆشن بەدەست خۆمە و هاتن بەدەست خۆم نیە نازانی چیتان کردو بۆ ئەمە کە پێشی هەموو گەشتێک ئەمە ئەوستافەدا دەنیشیت ڕێگای هەلدەبژێرین لەسەر گۆگڵ ماوی لە تێلەفۆنەکەین لەگە هاوڕێی سعودیمان هەیە لەسەر خەتن زۆر هاوڕێمان هەیە ویش پایسکل سوارن ئینشاڵڵا داوەتیمەیە ئەەکەن پرسی ڕێگا لێ ئەەکەین مەودایەکە هەمووی ماهینایتە دەرێ ئەزانی کا ڕۆژی چەند کیلۆمەتر دەبڕین لە چێ دەنوین ئیسراحەت لە چێە خواردنمان پێەیە بۆ ماوەی 4 ڕۆژێک لە ناو جەنتایمەیە هەمووی خواردنی لەگە لەشمان پرۆتینی هەبی کات لەشمان پێویستی چەند بە خواردنە چەند پرۆتینە هەر ئەوهاش عدەی سیانەی چاکسازی هەمومان هەیە لەگەڵمان
ئەمن بەخۆشی بەشی فەنیمە لە ناو ئەو تیمەیە بەسەر بلندیەوە ئینشاءڵە خزمەتیانەکەین هەرسێکمان پێکەوە هاوکاری یەکین پایسەکری ئینشاءڵە چ عەتەڵێکیش لێبی ئەتوانین لە لەحزەوە نیو سەعات بچارێکێک دروستی یەکەین چ مشکلەمان نییە ئەوە هەمووی وەی لێ دەکەت کە ئێمە نە کەسێکین ئەگە کەسێک ئێستا لە سۆشەل میدیاوە تەماشەیمە بکڵێت و گەنجانە چییە تەقلیدی کەسێکی ترەکەن تەقلیدی کەس یعنی نا ئەمە ئەو پرۆژێ هەتا هاتیتە بەرچاو زۆرماندی بووینە کاک بیلال کاک ڕەزوان کاک هیوا ئەوانە ئەمن لە سەفەر بووم لە سەفەرێکی تر بووم هاتمەوە ماشەڵە هەموو ئیشیان تەرتیب کردیە کەوە ئەڵێن شعبان هاتیتە لەسەر یەک مێز بەس ئەڵێن بەخیبراوە لەگەما بە ئەمە جێگای شانازیە ئەمن ئەزانم ئەو کەسانە چەند ماندی بوون حتا تویلەکە گەیشتا و مۆدا چونکە من ئاخیر جار لە سەفەر بووم هاتمەوە ڤیزەکە حازر بوو هەموو ئیشیان کرد بوو ئەمن بەس پلانی ڕێگام دانا و لە کەلوپەلی و پێداویستی کاک بیلال لەسەر گیرفانی خۆ سەفەری کردی لەو دەرەوەی وڵات ئەشیای هینا لەومە باشە ئەکرێ ئاسایی بێت بەلامەوە ڕێگەم پێ بدەن من پێم بڵێن کە بەڕای ئێوە تێچۆکەیان ئەگەر ئاسایی بێ بەلاتانەوە توێچی کامل پرۆژەکە 1200 دلارە بەڵام بەحکومێمەکە پێشتر پاسلەکانمان کردو هەندێک بابی تەکنیکیمان کردو لەبەر پاسلەکان جۆری پاسلەکان تراڤڵن و گرانن ئەنی تەنانەت ئەمەگە بەسەری تاکەت بەڵم خەڵکی خۆمە سەڵام بڵێ ڕاز ناکە بەس تاکە 100 دلار لەوە 80 دلار یەکتەیە بری کوالیتی ئەو تەیانەوە دروست کراوە بۆ ینی مثلەن 10,000 کیلۆمەتری پێ ببڕێ بیلال پایسکلی بۆ بزانم نرخی لە 900 هەتا 1000 دلارە کاک ڕەزوان 1000 دلارە یە خۆم 1700 دلارە پایسکلم ئەمە کە ئەمە ئێستا خەڵک بڵێت ئەو پارە لە چێ دینن ئەوە چی ئیشەکەن ئەمن بەخۆم کە بەحسی خۆمەکەم یان بیلال کاک بیلال کە هاتیتە ناو ئەو بابەتەی کە ئەو گەشتانە ئەنجام بدەین هەر مانگێ پارێکی گچکە لە ناو گیرفانی خۆمان هەڵەگرین بۆ ئەو پرۆژەیە زۆر باشە باش شتێکی تر پرسیارکەم ئەتانەیە لە بە درێژایی گەشتەکەتان وەکو بڵاگەرێک ڤیدۆ بکەن و دایبنێن یاخود نەئەتانە بەبێ ئەوەی کە هیچ شتێک دابگرن اونجا یان ڕۆژانە خەڵک متابعەتان ئەمە تیمێکی سۆشەل میدیای بە قووەتمان لەگەڵا شکر لەو خواستافمان لەو بابەتە زۆر باشە کامیرەی لەگەڵمان هەمووی کوالیتی بەرزە هەمووی گۆبرۆ 10مان پێ و گۆبرۆ 9مان پێ ینی ئاخر 11 ئێستا هاتیە نەگەیشتین بینین بەڵام هەمووی بە مایکی جوان بە کامیرەی آخر کوالیتی کاک ڕەزوان بەخۆی لەگەڵمە ئێستا بەخۆی تیمی کامیرەمانی خۆمانە بەشی پرۆدەکشن هەمووی لەگەڵویە لاپتۆپ و هەموو تشمان ئەو جارە ئەمە حەزێکین شتێکی جیاواز خەڵکیمە ببینم بەس دەستخۆشی لە ئێمە بکەن ئەمە هاوکاری یعنی لەو خەڵکە یەک تشتم حەزم هەیە ببینم کۆمنتی جوان بیدەن بە ئەمە هاندانێک هەبی لەلایەنێک هەبی ئەوە یەکەم هەنگاو پرۆگرامی بەیانی 24 لەگەڵتان ناوێتی و هەمیشە وتومانە ئێمە ئامادەین بۆ هەر گەنجێک کە داهێنانێکی هەیە کە بیرۆکەیەکی هەیە کە کوردستان بە دنیا ئەناسێنێ بە جیهان ئەناسێنێ ئەوە ئێمە لە خزمەتیان دەرگای پرۆگرامی بەیانی 24 یەک وەڵامیشم هەیە لە بۆ کوردستانی خۆمان ئێستا چەند گەنجی خۆمان بە سیارەوە بە تەیارەوە بستە چ وڵاتێک ئەمن بڵێن 5% هەندیمە تعریفی خاچ وڵاتی خۆمان ناکەر و کللتوری خۆمان لە ئەو وڵاتی نابێت چکامە دەبین ئەمە بە پایسیکل ئەبین وەچی ئەچی بۆ شارێک پایسیکل سواربی کەلوپەلت غەریبی هەموو تشتت شێوازێکی جیاوازترە خەرنج سەرنجی خەڵکی هەڵدەگیری کە بیت بزانین ئەو کەسە لە چێ هاتیە ئاڵامانیش بەخۆی عەڵەمی کوردستان و سعودیای لەسەرە ئەوەی شوێی لێ دەکا بێت پرسیارکە ئەو ئاڵای لە چێ هاتیە پرسیارەکە لە چێ هاتیە و زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێت بێگومان ئاڵاشتان بیر ناچێت ئاڵای کوردستانیشە من سپاس بۆ هەردوو پاسکیل سوار شعبان شەوکەت و بیلال خۆشناو و کاک ڕەزوانیش لێرە ڕێزمان هەیە بۆی سپاس بۆ ئێوە کە ئامادە بوون لەگەڵمان بە هیوای سەفەرێکی سەلامەت بچن و بگەڕێنەوە زۆر سپاس و ئەمەش ئینشاڵڵا چاوەڕێی تشتی جوانتریشە بن حتا 2025 ئەمە هەر خەریکی ئەو پرۆژەی دەستان خۆش بێت لە هەواڵێکی تەواو جیاواز باسی ئەرجان ئۆجاکلی کە سەرتاشە و خەڵکی ئادانای باکووری کوردستانتان بۆ ئەەکەم ئەو بە ڕێگەیەکی سیر سترێسی کڕیارەکانی خۆی بەلاوەجانێت ئۆجاکلی دەڵێت کە هەر کێ دێت داوای مەساجێکی داوای مەساجی نەعلم لێ دەکات
ئۆجاکلی دەڵێت کە هۆکاری بەکارهێنانی نەعەل بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە کاتی لێدانەکاندا زیان بە تەندروستی مرۆڤ ناگەیەنێت. بە نعلێکی لاستیک سترێسی کڕیارەکانی خۆی بەلاوە دەنێت. ئەوەی دەیبینین شوێنێکی تایبەت بە مەساز نییە، بەڵکو سەرتاشخانەیەکە لە ئەدەنەی باکووری کوردستان و خەڵک بەنۆرە لەلایەن ئەرزان ئۆجاقلیەوە دەخێنە ژێر مەسازی نعل. سەرەتای چیرۆکەکە بۆ کڕیارێکی ئۆجاقلی دەگەڕێتەوە، کاتێک پێی دەڵێت ئەو دەیەوێت بە شتێک لەسەری بدرێت. لە سەرەتادا ئەرزان ئۆجاقلی دوودڵ دەبێت، بەڵام دوجار داوای مشتریەکە لە ڕێگەی بەکارهێنانی نەعەل دێنێتە جێی خۆی و بەو شێوەیە ڕۆژ لە دوای ڕۆژ مشتریەکانی ئۆجاقلی داوای هەمان شتی لێ دەکەنەوە. Uygulamaya başladık. Baktım gerçekten adam rahatlıyor. کاتێک دەستم بە مەساجەکە کرد مشتریەکەم پێیوتم کە سترێسی نەماوە و هەست بە خۆشی دەکات. لە ڕاستیدا ئەمە بۆ منیش وەکو سترێس بەتاڵکردنەوە وایە. کاتێک مشتریەکانی دیکە ئەمەیان بینی ئەوانیش بە هەمان شێوە داوای مەساجەکەیان کرد. Bunu gören arkadaşlar istemeye başladı. Biz de stres atmak istiyoruz dedi. سەرتاش ئۆجاقلی باسی لەوە کرد بەکارهێنانی نەعەل نابێتە هۆی زیانگەیاندن بە مشتریەکان، بۆیە نەعەلیان هەڵبژاردووە. بورهان چۆبان مشتری ئەرزان ئۆجاقلیە. ئەو پێی وایە مەساجەکە بۆ تەندروستی مرۆڤ باشە. Önce bunu başka platformlarda görmüştük. Biz de bunu denemek istedik. پێشتر لە تۆڕی کۆمەڵایەتی بینی بووم. دواتر گێبیستی ئەوە بووم کە بۆ تەندروستی مرۆڤ باشە. بۆیە ئارەزووی تاقیکردنەوەی مەساجەکەم بۆ دروست بوو. دواتر هاتمە لای سەرتاش ئەرجان بەڕاستی بۆ هۆی بەلاوانانی سترێس. ڕاستیەکەی لە ئەوروپاوە بۆ ئەم مەساجە نەهاتووم. بەڵام ویستم لێدانەکە بخۆم بەو شێوەیە. سەرتاشەکە دەڵێت تەنانەت لە دەروەی وڵاتەوە دێن بۆ ئەم مەساجە و خەڵک بەگشتی حەزی لێیە. بابێنە سەر ئەو بابەتەی کە باسمان کرد سەبارەت بە تۆڕە کۆمەڵایەتیەکان وتمان هەر جارێ و لە ئەنگڵێکەوە ئێمە باسی تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەین تر لایەنە ئەرێنیەکەی لایەنە نەرێنیەکەی لە ڕووی دەروونمان چەندە کاریگەری دەکات چەندە لە کارەکانمان ئێمە بەرەو پێشە بات. ئەم جارە باس لەواکی کە هەزاران هەژماری ساختەش هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە چالاکیشن. ڕێژەکە هێندە بەرز بۆتەوە کە بە ئاسانی ناتوانیت بزانیت ئەمە هەژمارێکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود ساختەیە و بە جۆرێک کێشە بۆ خەڵکانێتەوە. جاران لە ڕێگەی وێنەی پرۆفایلەوە ماتوانی کەسەکان بناسینەوە، بەڵام ئێستا ساختەکاری لە وێنە و دەنگ و ڕنگ و هەموو شتێکی تریشەکرێت. تەنها کەناڵی کوردستان 24 زیاتر لە 14 ئەکاونت و پیجی بەناوەوە دانراوە کە هی خۆی نییە، پیجی ساختن بە ناوی ئەکاونتێکەوە دانراوە بە ناوی کوردستان 24ەوەیە. ئەم بابەتە دەبینین کە راپۆرتێکە ئامادە کراوە، دواترە گەڕێمەوە لاتان شارەزایەکمان هەیە لەسەر بابەتە قساکە. زۆر کەس لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕۆژانە چاویان بە چەند هەژمارێکی ساختە دەکەوێت کە هۆکاری دروستبوونیان ڕوون نییە. زۆر جار بۆ مەبەستی هەڕەشەوکاری نەشیاوە، بەڵام لە زۆر بارودۆخدا بۆ شکاندنی کەسانی ناودار و هەڵبەستنی قسە و ناوزڕاندنە. هەر کەس خۆی بەرپرسیارە لە خۆی، هەڵبەستن بە ناوی کەسێکەوە ئەوە هەم غەدر لە خۆیەکە، ئەمەتوانم بڵێم خیانەت لە خۆشیەکە. مرۆڤەکان ئەوە نەپیرۆزن، گوناحە هەستیان بریندار بخرێ. لەبەرەوە با هەر کەس بەرپرس بێ لە ئیشی خۆی، لە کاری خۆی، لە ئەکاونتی خۆی، چی حەز بکات لەو ڕێگەیە خۆی دەری ببرێ، نە خەڵکی بێ بە پێشەنی ئەو بە ناوی ئەوە شتی هەڵە بکات و ئەوانە بکات، چونکە لە کەسایەتی خۆشی و ئەو کەسەش ئەوێ کەم کاتەوە کە ئەمەش کارێکی زۆر نەگونجاو و نەشیاوە لە ناو کۆمەڵگا. بە تەنها ئەم هێرشانە بۆ سەر تاکەکان نییە، بەڵکو ماڵپەڕ و ڕاگەیاندن و ڕێکخراوەکانیش دەگرێتەوە. کەناڵی کوردستان 24 زیاتر لە 14 ئەکاونت و پیجی بەناوەدانراوە. لە ڕووی یاساییەوە بەکارهێنانی ناو و وێنە و زانیاری کەسی دیکە دەکەوێتە چوارچێوەی یاسای خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و سزاکەشی زیندانیکردنە بۆ ماوەیەک کە لە 3 مانگ کەمتر نەبێت و لە ساڵێک زیاتر نەبێت. پێبژاردنیش لە 750,000 دینار کەمتر نەبێت و لە 3 ملیۆن زیاتر نەبێت.
طبعا دو عقوبەیەکی غەرامەیە عقوبەیەکی باڵێن حەبسکردن هەیە هەنێ جاریش دادوەری بەڕێز یەکێک لە عقوبەکان وەرەگرێت بەپێی زڕوفی جەریمەی یاخود بەکارهێنانی ئەو کاونتەیە یاخود مولابەساتی قەزیەکەی زیاتر تەحدیدی باڵێن سزای تاوانەکە ئاکات. بەداخۆ لێسا لە هەرێمی کوردستانە بەشێکیش لە ڕێکخراوەکان ئەوانەی کە پێیانەوەترێ ڕێکخراوی NGO ڕێکخراوی ناحکومی زۆر باش لەسەرم کەسە ئیشیان نەکردو لاوازن ڕاستە هینێک هەیە با بڵێن فشارێک هەیە بەڵام لە تەنیژ ئەمەیە با بڵێن بەکارهێنەرانی ئەم بابەتە زۆرە لە هەرێمی کوردستانە. لە نوێترین لێکۆڵینەوەی سایتی نێلسین بۆ تەکنەلۆژیا دەرکەوتووە ئەو کەسانی کە هەژماری ساختە بەکاردەهێنن دەتوانن ساختەکاری لەوێنە و دەنگیشدا ئەنجام بدەن بە ناوی کەسی دیکەوە قسەت لەگەڵ بکەن بە ئامانجی جۆرا و جۆر. تەنها لە ئەکاونتی فەیسبوک زیاتر لە 2 ملیار و لە ئەکاونتی ئینستاگرام زیاتر لە 8 ملیۆن ئەکاونتی ساختە هەیە کە زۆربیان بە ناوی کەسانی دیکەوە بەکارهێنراون. بەکارهێنەران دەتوانن لە ڕێگەی ئینستاگرام و فەیسبوکەوە سکاڵا تۆمار بکەن بۆ لابردنیەوە ئەکاونتانە خۆ سکاڵا یاسایی تۆمار بکەن. باشترین چارەسەری پێشنیارکراو بۆ ئەم بارودۆخە داواکردنی ڤێرفایە کە لای خۆمان پێی دەوترێت سەحەشینەکە. نیان بارزان کوردستان 24 سلێمانی. هەوکارم نیان ئەو راپۆرتەی ئامادە کرده بوو هەندێک زانیاریمان وەرگرت بەڵام پێویستمان بە شارەزایەکە لە بواری سۆشیال میدیا کە سەبارەت بە هەژماری ساختە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چۆنیتی ناسینەوەیان و چۆن بزانین هاکراوین چۆن نەتوانین بیگەڕێنینەوە ئەوانە هەر هەمووی لە مەبەست بەهادین پرسیار دەکەم بەخێراتی کاک مەبەست. سپاس بۆ تۆ. پێشەکی سپاسی کەناڵ 24 دەکەم کە ئەو دەرفەتی داواتە بن پێکەوە گەنگەشە بابەتە بکەین و تێگەشتنێک لەوە خەڵک دروستکەین کە چۆن ئەکاونتی یان پیجی ساختە و فەرمیلێک زیاد بکەینەوە و خۆمان پارێزین لە هاک و پتەوکردنی ئەکاونتەکەمان. بەڵێ هەڵبەتە مەبەست هاوکاری منیشە هەر لە کوردستان 24 ئێمە هاوکاریم پێکەوە لە بەشی سۆشیال میدیای کوردستان 24 لە بواری سۆشیال میدیا شارەزایەکی باشی هەیە بۆیە ئەمڕۆ کەمێک لە کارەکەی هێنامانە ناو ستۆدیۆ هێنامانە بەردەمی کامێرە. باشە کاک مەبەست مادەم باسی هەژماری ساختە ئەکەین جارە هەژماری دروست کامێ و ساختە کامەیە بەچی بزانین ئەمە ساختەیە بەچی بزانین ئەمە فەرمیە نیشانەکانی چین و چۆن خۆمانی لێ بپارێسی. طبعاً خەڵک ئێستا زۆر تێدەکەوێت لەسەر ناسینەوەی پیجی ساختە یان ئەکاونتێکی ساختە و نازانین کامە فەرمیەکەیە. یەکەم تێبینیە گە بیکەی خەڵک بیزانێت بۆی بیناسینەوە ڤێرەفایەکەیە یەکەم شتێکی ئاسانە هەر پیجێک ڤێرەفای هەبوو ئەکاونتی فەرمیە ئەو پیجی فەرمیە بۆ منە کوردستان 24 کە پیجەکەت بینی ڤێرفای پێ بوو ئەوە پیجی کوردستان 24 فەرمیە. بەڵام تاکو ئێستا نازانبوون ناو سەحەشینە هەیە نەفەر هەیە سەحەشینەکە نازانین کە ئەو بۆ فەرمیبوونی پیجەکەیە. ئەوە هەنگاوی یەکەم هەنگاوێکی ئاسان. هەنگاوی دووم ئەوەیە لەوانەیە ئێستا با بڵێن هەل نمونە ئێستا کوردستان 24 دێمەوە باشە دوو پیجی کوردستان 24 هەیە هەردووشیان بۆ نمونە 3 ملیۆن لایک 3 ملیۆن لایک هەردووشیان هیچیان ڤێرفایان نییە بەڵام نازانین کامە فەرمیە چۆن بیناسینەوە هەردووشیان هەمان پۆز دەکەن. ئەو کاتە ئاسانە ناسینەوەی. یەکەم شت دوو ڕێگە هەیە. یەکەم سێری کاتی پۆستەکانی بکە زانە کامە زووتر پۆز دەکات ئەو بابەتەکانی لێە ئەو سەرچاوی بابەتەکانی لێە کەواتە ئەوە فەرمیەکەیە. باش دووەمین هەموو پیجێکی گەورە یان هەموو کەناڵێکی گەورە وبسایتی خۆیان هەیە. لە وبسایتی خۆیان ئاماژە بە سۆشیال میدیاکانی خۆیان دەدەن و بۆ پشتڕاست دەکەنەوە کەەوە پیجی فەرمی خۆیان پێویست ناکە بۆ نەگە ڤێرەفایش نەبێ بۆ نەعادەتوانین بیناسین. باش ئەمە بۆ پیج ئەمە بۆ پیجی و بۆ پیج و بۆ کەسێکە بۆ نمونە بڵێن سلبریتیە کەسێکی بەناوبانگە ڤێرفای هەیە بەڵام کەسێک ڤێرفای نییە و کەسێکی ئاساییە یەکەم چۆن نەتوانێت ڤێرفای دەست بکەوێت بۆی کە بە فەرمیتر بناسرێت. دووهەم تا چەندە گرنگەوە ڤێریفای هەبێت هەنێکمان نیمانە بۆ تەمان باس بۆ سلبریتەکانیش ئەوانش دەبی کار و چارەکە خۆیان پۆستکەن بۆ نەعادیان ناستنەوە خەڵک دەبی بیناستێت کە فان پێجێکی زۆر هەیە بە ناوی ئینستاگرام و فەیسبوک و تەواوی پلاتفۆرمەکانی دیکە ڕێگری لە دووبارەبوونەوەی ئەو ناوە دەکەن بۆ نمونە گۆرانی بێژێکی بەناوبانکەیە بە ناوی دادەنێن ئەکاونتەکەی دوای ماوەیەک ئینستاگرام خۆی دای دەخە دەبێت بنووسێت فان پیج کە ئەو ئەکاونتە هی فانێکی دی ئەوە بۆ سلبریتی بۆی با بڵێن گرنگی ڤێرفای بوون چییە؟ طبعاً
بۆ منە کەسێک کە لە سوشال میدیا دەردەکەیان کەسێک لە کەناڵەکان دەردەکەوێتن دەبێت ئەکاونتێکی تایبەتی بەخۆی هەبێت لەوەری خەڵک دەیناسێت ڤێرەفای کراوە بێت گرنگێکی زۆری هەیە بۆی خەڵک سیقە بە پۆستەکان چۆن بەدەست بێ ئەو ڤێرەفایە طبعا فۆلۆوەرێکی زۆرت هەبێ و فرێندێکی زۆرت هەبێ کێشەی فۆلۆوەر فۆلۆوەر مشکلەی نییە پێویستە ناوت هەبێت یەکەم شت لە تیڤی دەرکەوت بیت دووەم شت لە وێبسایتەکان ناوت هەبێت لە گوگل ناوت هەبێت لە ڕۆژنامە بەنابانگەکانی وەکو بیزنس کریتەر شوێنی دیکە جۆبس ئەوانە هەمووی دەبێت ناوت هەبێت لەو شوێنانە ئەو کات ئینتەرنێت گۆگڵ دەناسێتەوە وەکو کەسێکی دیار و پلاتفۆرمەکانش پشتگیری دەکەن تاوەکو ڤێرەفایت پێ بدەن بەڵام با پێش ئەو مۆزوعەکەی دیکە باسکەی کڕینی ڤێرەفای کاتیە هەیە دەیکرێت درۆیە شتانی نییە شتە هەیە دەدات ڤێرەفایەکەی دەدات بەڵام کاتیە نامێنن پاش ماوەیەک چکە فەیسبوک دوای ئەوەی ریسێرچ دەکاتون لێکۆڵنەوە لەسەر ئەکاونت دەکات لای دەباتەوە ناکرێت ئیلا دەبێت خۆت کەسێکی فەرمیبی و کەسێکی دیاربی زۆر باشە بابێنە سەر هاکردن هەمیشە ئەوەی کە سوشیال میدیا بەکارەهێنێ بڕواکە ئەگەر کەسێک بێت کەمترین کەسیشی لەلا بێت و فۆڵۆی کەمترین ئەگەر نەکرێتەوە هاکراوم بێگومان هەر کەسێک بەشی خۆی بەشی ژیانی تایبەتی خۆی لەگەڵ خێزانەکەی لەگەڵ ماڵەوە هەر جارێ لە بینی خوانە کۆمەڵە قسە هەیە کە پێیوەستە بە خۆیان هەموو کەسێک مەترسیەوە دایمەن لە دڵی دروستە بێت کە هاک نەکرێت هاکردن ئەتوانین بڵێن چۆن بزانین هاک کراوین و چۆن چارەسەرەکرین طبعا کێشەی هەرە سەرەکی خەڵکی مە ناڵێم هەمووی بەڵام نیوە زیاتری ئەوەی کە نازانین بۆ منە پلاتفۆرمەکەی چۆن بەکاربێنێت ئەو پرەنسیبانە چین لە ناوی هەیە ئەو مەرجانە چین کە بۆ دروستکردنی ئەکاونت هەیە نازانین بەکاربێنێت یەکەم شت دەبێت پێویستە ئەگەر خۆمان لە هاک پارێزین پێویستە ئەمە ناوێکی خۆمان هەبێت بە ناوی خۆمانەوە دێنین ڕسمی خۆمانی لەسەر بێت بۆی فەیسبوک جارێ دژمانەوەستێتەوە دووەمی شت ئیمێلی خۆمانی لەسەردا بنین ڕقم تەلەفۆنی خۆمانی لەسەردا بنین تو فاکتەر هەیە بەرنامە هەیە گوگل ئۆتێنتیکەر و مایکرۆسۆفتی شەیتی هەردووشیان پشتگیری پلاتفۆرمەکان دەکەن بۆی ئەکاونتەکە زیاتر پارێزراوێت بەڵام خەڵکی مە ئەو شتانە بەکار نایێنێت لەبەرەوە هاکەرەکان یاخود ئەو کەسانی کە پێیان دەڵێن چیتەریان هایجاکینگ دەکەن کەلێنێک دەبینەوە لەوەی کە ئیمێلی دانەناوە بۆیە هاکی دەکات باش ئەگەر هات و هاکرا ژمارە تەلەفۆنەکەش لەگەڵ یا کێشەی بۆ دروستە بێت طبعا ئەگەڵ کەسی کە چووە ناو ئەکاونتەکەی تەمان دەچێت قوڵتر نابێتەوە بۆیە پێشوەختە ئیمێل و ڕقەمی باش لەسەر ئەوکەی خۆت دابنی هەموو چالاکە ئەنی بۆن ئیمێلەکە پاسۆرەکەی بزانی ڕقەمەکە لای خۆت بێت ئەلوز نەبێت باشە بە زمانەکە ئەو کاتە مەترسی لەسەر ئەکاونتەکە زۆر زۆر کەمە هەر نییە ئەو کاتە باشکاکمە بەس شتێکی دیکە هەیە زوو زۆڵە مانگی جارێ با بڵێن وشەی نهێنەکەت بگۆڕە بۆی کە پارێزراوبی ئەمەنە یە گۆڕی بیرتە چەکامیان بووە ئەوە دروستە شتە طبعا یەک پاسوەرد دابنێ باشە بەڕای من بەڵام پاسوەردێک دابنێ کە لە ناوی خۆت نزیک نەبێ یەکەم شت ڕقم تەلەفۆن نەبێ پاسوەردەکە تێکەڵاویەک بێ لە ناوێکی خوازرا و ڕقەمێک و پیتێکی کەپیتەڵ و سیمبولێک ئێستا زۆر با بڵێن ئەو کەسانی کە هاکیش دەکرێن لە نەزانینە لە ئیمێڵی شێ شتە وێبسایتی شەیە کە فەرمی و ساختن هەردووشیان چۆن وێبسایتەکانیش بناسیینەوە دەمێ باسی هۆش بکەم باشە وێبسایتی ساختە تەبعاان دۆمینی هەیە دۆمین نێمی هەیە بۆ نمونە www.facebook.com باشە دەبێت سێریکە بزانین ئەو نووسراوە بە فەیسبوکە بە تەواوەتی نووسراوە فەیسبوک چکە هەندێک جار ئەوانەی کە ساختەکاری لە لاپەڕی پیجەکە دەکەن فەیسبوک دەکەن پلاتفۆرم فەیسبوک بۆ نمونە فەیسبوکە دوو ئۆ نییە یەک ئۆیە ئەو کاتەی بیناسێت و فەیسبوک چۆن دەنووسێت لە گوگل سێشکە یەکەم بزان تەواوە دووەمین شتیش تەمان هەموو HTML-یان هەیە دەنووسێت HTTPS ئەو ئێسی لەگەڵ بێت ئەو کاتە ئیمێڵێکمان بۆ دێت ئەڵێ ئەو ئیمێڵە بکرە و براوە ببە لە فلان پێش پڕکێ و خەڵاتی ئەوانە مەترسیدارن ئەو ئیمێڵانە طبعاً مەترسیدارترین شت ئەو ئیمێلانەی نەک ئیمێلیش نامەش لە مەسنجەری شێوشتە بۆ من دەڵێ ڕکلامیش خواردنەوەی گازی دێتن دەڵێ ئەو ببەرەوە سیارێک دەبێتەوە نایخۆ تۆمارکە کە دەچیتە ناو لینکەکە ئەتیادی کێشەی نییە و ئایپیت کەش دەکات و دەزانین لەکوێ ئەو کەسی کە دەیناوە بەڵام
دەڵێ ئەکاونتی خۆت داخلکە ئیمێل و پاسۆردی خۆی داخلەکە تەمان هاک دەکرێت کەسەر لە ئیمێلەکانی ستا نزیکم لاندەگە یوتیوبەرەکان یوتیوبەر هەیە کێشەی هەرە سەرەکی یوتیوبەرەکە ئەوەیە ئیمێلێکی بۆ دەدەڵێەوە سپۆنسەرە من 1500 دلار دەدەم بە تۆ بۆی کە سپۆنسەری ئەو ئەپەمان بۆ بکەیان ئەو گەیمەمان بۆ بکەی بەرامبەری ئەویش ڕازی دەبێتن ئیمێلەشتری بۆ دەنێرێتن دەرێ ئەوتە و گەیمە داونلۆد کە فایلێکە ئەتوانی تاقی بکەیتەوە دواتر پارەکە دەدەینێ ئەگەر کۆمپانیایەک بتوانێت 1500 دلار بداتە تۆ بەرامبەر ڤیددیوەیەک بۆ پارەی نییە بەرنامەکە و گەیمەکەی خۆی بخاتە ناو ستۆرەکان یان ستیم مایکرۆسۆفت ستۆر ئەگە مۆبایل بێ ئەپستۆر گوگل پلی پارەی ئەوەی نییە کاتە دیارەمە ساختەیە کەسەکە دەبێت کەسەکە بزانێ ینی ئەوە ساختەکارتی دەیە زۆر باشە کاکمە بەس وەکو بزانی چ شتێک ماوە کە پێویستە هاوڵاتی بیزانێ بۆی کە پارێزرا بێ وەکو جواب پرسیار ڕێنمایی پێش ئەوەش با مەسەلێکش هەیە باسکەم باشە هەر برادرش خۆمە هەماش تەلەفۆنێکی بۆ هات بوو گوتی پێیان گوت بوو ئینستاگرامەکەت بۆتە 22,000 فۆلۆ پیرۆزبایی لە دەکەی ئێمە لە کۆمپانیای ئینستاگرامەوە پەیوەندی ما پێوە کردی پێویستە خەڵات بکڕی اینجا بە ستێپ هات بوون ئەو دووسێ ڕۆژی تێ تەلەفۆنیان بۆ کردبەوە تەلەفۆنمان بۆ کردبووی بۆ خەڵاتەکە ئەمڕۆ خەڵاتەکەت پێ دەدەین ئێستا کۆدێکت پێ دەکات بۆ مام بخوێنەوە ئەوش کۆدەکەی پێدا پێ هات بوو کۆدەکە بۆ بۆی دێت کاتێک ئەکاونت دێنی تۆ دەبێت کۆد دەگاتە ڕقم تەلەفۆنەکە کۆدەکەی بۆ خوێن بوو ئەکاونتەکەی هاکرا ئەز ئەو کشێرە سەرەکی باوەڕ بە تەلەفۆن دەکەن باوەڕ بە ئیمێلی ساختە دەکەن بۆ داواکارم لە خەڵکی یعنی باوەڕ بۆ شتانە نەکەن باوەڕ بە ئیمێلی ساختە نەکەن سەیری دۆمینەکە بکەن سەیری تەبعاً ئەگەر ئینستاگرام فەیسبوکش خەڵاتت کە نایەتن بە تەلەفۆن پێت بڵێ ئەو خەڵاتمان کردی بە ئیمێلێکی فەرمی خۆی یاخود بە نۆتیفیکیشنە ناو ئەپلیکیشنەکە ئەو کاتە ئاگدار دەکاتەوە بۆ خەڵاتکردنەکەت زۆر سپاس دەکەم بۆ هیوای هەمووان پارێزراوین لە هاکردن ئەو بە تایبەتیش پەیجەکان پەیجە فەرمیەکان و پێیجی کوردستان 24 وەک ئێستا بینیمان زیاتر لە 14 پەیجان کە نافەرمین بە ناوی کوردستان 24 دانەوە بەس بەهادین شارەزار لە بواری سوشیال میدیایان بەیانی لەگەڵمان بووی سپاس بۆ ڕێنمایەکان سپاس بۆ ئێوەش هەربژی دوای 2 ساڵ لە ڕاگیرانی بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا جارێکی دیکە ماراتۆنی پەکین لەسەر ئەستی پیاوان و خانمان بەڕێوەچوو تیایدا نزیکەی 30,000 وەرزشەوان بەشداریان کرد. بە بەشداری نزیکەی 30,000 وەرزشوان ماراسۆنی پەکینی پایتەختی چین بەڕێوەچوو دوای 2 ساڵ بۆ یەکەم زاران پێشبڕچێیە بەڕێوەچوو کە بەهۆی کۆڕۆناوە ڕاگیرا بوو. لە دوای وەڵامپیکی زستانە کە لە مانجی شوبات بەڕێوەچوو ئەمە یەکەمین ڕووداوی گەورەی وەرزشیە لە پایتەختەکەی چین بەڕێوە بچێت. ماراسۆنەکەی ئەم ساڵی پەکین بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا لەژێر ڕێکارێکی تون دەستی پێکرد. مەرجی بەشداریکردن لە ماراسۆنەکە وەرگرتنی پێکوتەی دیژە کۆرۆنا بوو هەفتەیەک بەر لە دەستپێکردنی پێشبڕچێیەکە. 24 کاتژمێریش بەر لە دەستپێکردنی ماراسۆنەکە پێویست بوو وەرزشوانانی بەشدار پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا بکەن بۆ ئەوەی دڵنیابن لە تەندروستیان بەڵام بەستنی دەمامک تەنیا بۆ ناوبژیوانان و ڕێکخەرانی ماراسۆنەکە بوو. لەم ماراسۆنە ئۆنا پیاک کوان کە خەڵکی تورکمانستانی ڕۆژهەڵاتە سەرکەوتنی بەدەستێنا و بووە پاڵەوانی پێشبڕچێیەکە. ئەم ڕاکەرە مەودای ماراسۆنی پەکینی بە 2 کاتژمێر و 14 خولەک و 34 چرکە بڕی لە پێشەوەی ڕکابەرەکانی گەیشتە هێڵی کۆتایی. لەسەر ئاستی خانمانیش شیا یۆیۆی چینی مەوداکەی بە 2 کاتژمێر و 28 خولەک و 57 چرکە تەواو کرد. ماراسۆنی پەکین لەوەتەی ساڵی 1970 بەڕێوە دەچێت بەڵام لە ساڵانی 2020 و 2021 بەهۆی کۆرۆناوە بەڕێوە نەچوو. ستافی بەیانی 24 ئەمڕۆ هەموو ئەو بابەتانی کە بۆتانی ئامادە کردبوو خستێ بەردیتان. هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان دەچین خۆمان ئامادە دەکەین بۆ ئەوی کە سبەی پرۆگرام هەکبەی ئێمە هەر بێت لەو شتانەی کە پێویستە لە ژیانی ڕۆژانە هاوڵاتیان و هاونیشتیمانیانی ئێمە بیزانن. سپاسانەکەین کە لەگەڵمان بوون.
تا بە یەگەشتنەوەی دیکە لەگەڵ ئێوەی خۆشەویست خاچان لەگەڵ ماڵتانەوە.